جهجای پارێزەر هێمن باجەلان ئەندامی کۆمیسیۆنا بلندا بەریا مافێن مرۆڤی و یا عێراقی ji hewlêrê dipirsim hêjayê hêmin tu bi xêr hatiye Kurdistan 24 بەڕاستی ئەو شک و گومانانەی کە باسی لێوە دەکرێت بە تایبەتی لە ناو کورد و پێک هاتە جیاوازەکانی عێراق دەکرێت بڵێن ئیمکانی تێدایە ئەم گومانە هەتا ڕادەیەک ڕاست بن یان لە جێی خۆ بن؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە پرۆسەکە بە شێوەیەکی گشتی جێگەی پرسیاری هەیە و لە ژێر گومان و پرسیاردایە یعنی سەرەتا هەر لەوە دەست پێ بکەین ئێستا مقۆمقۆیەک هەیە لە ناو ڕاگەیاندەکانی عێراقی کەوا گرێبەستی با بڵێن ئەم سەرژمێریە لەگەڵ چ کۆمپانیایە کراوە کێک کردوێتی و ئەو مەبلەغە زۆرەی کە دانراوە لەسەری یعنی ئەمە ئێستا بڵاوەتەوە لە سۆسیال میدیا بڵاوەتەوە کە گوایە قسە لەسەر 360 ملیۆن دۆلارەکەن کە وەکو گژمە تەرخان کراوە وەکو گرێبەست تەرخان کراوە کە ئاکاتە زیاتر لە 600 ملیار دیناری عراقی ئەمە کە خۆی لە خۆیدا جێگەی پرسیارە و ئەمە ئیشی پەرلەمانە و ئیشی دەستەی دەستپاکی عراقیە کە دوای ئەوەی کە پرۆسەکە بە شێوەیەکی گشتی کۆتایی پێبێ ئەم مەبلەغە و ئەم گرێبەستانە بخرێتە ژێر دەست ئەمە یەک دوو ئەو کۆمپانیایی کە سۆفتوێری با بڵێن بەرنامەی سەرژمێرەکەی دروست کردو و کۆمپانیایەکی ئەردنیە ئەمیش خۆی بۆ خۆی جێگای پرسیارە بۆ کۆمپانیایەکی ئەجنەبی نەهات ئەڵمانی نەهات ئەوانەی کە بە ئەو دەوڵەتانەی کە لە سەرژمێریە نمبەر وەنن بۆ کۆمپانیایەکی عەرەبی ئوردنی دێت ئەمە دروستەکات و ئەو پەیوەندیەی نێوان خۆیان و باڵێن ئەو کۆمپانیایە و وەزیری پلاندانانی عراقی ئەویش لە جێگەی پرسیارە کە چی کردووە چی نەکردووە و ئەگەر ئێمە باگراوندمان عنی تۆزێ ئێمە زاکرەمان بەرینەوە بۆ دواوە خودی با بڵێن وەزیری پلاندانانی ئێستا عراقی ئەو کاتێک کە ئەندامی پەرلەمان بوو یا سەردەمێک وەزیری پەروەردە بوو ئەمان بینی کە چێ تەسریحات و لێدوانێک دش بە کوردەدا و بە تایبەتی کە خۆی خەڵکی شاری کەرکووکە و چێ با بڵێن بە شێوەیەک ڕەفتارێک کرد بەرامبەر بە کورد بۆیە ئەمانە هەمووی جێگەی پرسیارن و جێگەی ئەوەن کە دەکرێت ئێمە هەڵوەستەیەکی لەسەر بکەین و سەرکردایەتی کوردی هەڵوەستەیەکی لێ بکرێت ئەمە یەک لایەنێکی دووەمی هەیە لایەنە تەکنیکەکەی کە دێنە سەری ئێستا شێوازی پرسیارەکانە نەوعی پرسیارەکانە سەرژمێری لە هەموو وڵاتێکە بۆ ئەوەیە کە خەلەلی حکوومەت دەستنیشان بکە خەلەلی ئەو مجتەمع دەستنیشان بکە بۆ ئەوەی کە بتوانرێت لە ئایندەیە سیاسەتی حکوومەت لەسەر ئەو داتا و زانیاریانەی کە هەیە سیاست ڕسم بکرێت نمونە بۆ جەنابتە هێنمەوە مەبەستمان لێرەدا بۆ نمونە بێکاریە بۆ نمونە هەژاریە ئایا ئەو پرسیارانە کە لە خودی هاوڵاتیان دەکرێت ئەو پرسیارانە دەبێتە ئەوەی کە دوای کۆتایی هاتنی سەرژمێری ڕێژەیەکی تەواوی بێکاری لە عێراقە دەربکاتیان لە هەموو پارێزگایە دەربکاتیان لە هەموو گوندێگەن لە هەموو ناحەیەی بێکاری دەربکە یاخود ئایا ئەو پرسیارانە ئەتوانرێ ڕێژەی ئەوە دەربکاتکەوە چەند کەس خوێنەوارە لە عێراقیان چەند کەس دەرچووە و دانەمەزراوەیان کاری نییە بەداخەوە ئێمە کە پرسیارەکانە بینین سەرژمێری بەرە و ئاراستەیەک ڕۆیشتووە زۆر نزیک نییە لەو ئاراستەیە کە خودی حکوومەتەکان زیاتر وەکو مەسن بۆ نمونە لە دەوڵەتەکانی ترە ئەو سەرژمێریە ببێتە بنەمایەک بۆ دروستکردنی سیاسەتێک یعنی بۆ جەنابتە هێنمەوە جەنابی کاکێمن وەزارەتی پلاندانانی ئێستا دەمەوێت لەسەر ناوەڕووکی پرسیارەکان لە جەنابت بپرسم یعنی 77 پرسیار لە هاوڵاتی دەکرێت ئایا ئێوە یعنی چون ئەو پرسیارانە دەبینن ئەو پرسیارانەی دەکرێن لە خەڵک یعنی لە ڕوانگەیەکی یاسایی و ئەگەر تەماشا بکەین دەکرێت گونجاو بن دەکرێت دەرئەنجامەکان لە مەسلحەتی هاوڵاتی بن بە تایبەتی لەسەر دیارکردنی ڕێژەی هەژاری و بێکاری لە عێراق بەڵێ خۆی وەزارەتی پلاندانانی عێراقی پێشتر ئەعلانیەک کرد لەبەرەوە بە شێوەیەکی سەمپڵ عەینە خەڵکی وەرگرد بوو ڕێژەیەک هەژاری و 125 تێپەڕاندووە لە عێراقا لە هەندێک محافظەیە لە هەندێک پارێزگای وەکو سماوە ناسریە زیاتر لە 50
ئەگەر ئەمە ئەعلام بکرێ و ڕاست بەڕاستدروستی ئەعلام بکرێ ئەبێ ئەم محافەزانە پارێزگارانە بە پارێزگای منکوب لە ناوزەت بکرێ و هاوکاری بکرێ یان ڕێژەی با بڵێن هەژاری بە شێوەیەکی گشتی و لە هەر محافەزەیەک بە شێوەیەکی تایبەتیە بێ ئەعلام بکرێ هەژاری و بێکاری ئەم دوو شتە پێویستە پرسیارەکان زۆر واضح و سەریح بن ئەو پرسیارانە ئەو هۆکارانە چین کەوا ئەکاتە ئەنجامی بێکاری و ئەنجامی هەژاری یعنی لیڤڵێکیان دیاری نەکردووە ئایا مەسلەی هەژاری ئایا دەخلی فەردی عێراقی دەبێ مەسەن بۆ نمونە لە مانگێکە $200 بێ $300 بێ ئایا وەزارەتی پلاندانانی عێراقی ئەوەی دیاری کردووە ئەو لیڤڵی دیاری کردووە بۆ ژیانی عێراقیەک تاوەکو لە دوای ئەوە هەر کەسێ دەخلی لەوە کەمتر بێ بە هەژار لە قەڵەم بدرێ یان زیاتر بێ بە کەسێکی ئاسایی لە قەڵەم بدرێ ئەمە جۆرە پرسیارەکە بەداخەوە ئەو هەموو پرسیارانە جەناوت باس کرد 77 پرسیارە بەرەو ئاڕاستەیەکی تر ڕۆیشتووە تۆ ئەگەر بێی بنیاتی داتایەک بنیادی سیستەمێکی با بڵێن قاعیدەی ڕقەمی لەسەر ئەوە دابنێ ئایا ماڵێکی عێراقی غەسالەی هەیە یان نییە یان سەلاجەی هەیە یان نییە ئەگەر ڕێژەی هەژاری بەوە دیاری بکرێ ئەوە بەوە دیاری ناکرێ چونکە دەبینی مەسەن کابرا بێکارە ئیشی نییە بەڵام ئایفۆنەکەی دەستی بای 15-16 وەرەقەیە یان هیچ ماڵێک نییە ئێستا ئەگەر کارەبای نەبێ غەسالە و سەلاجە ئەوانەی نەبێ باشە ینی کاک هێمن بە کورتی جوابی ئەوەش بدەوە سپاست دەکەم مەسەلەن ئێستا چی وای لێ کردووە وەکو پارێزەرێک کە پێشتریش ئەندامی کۆمسیۆنی بلندی مافی مرۆڤ بوونە لە عێراق واتان لێ بکە کە لە ڕاگەیاندنی دەرئەنجامە ڕاست و دروستەکانی ئەم سەرژمێریە گومانتان هەبێ کە ئەم دەرئەنجامانە لە خزمەتی مرۆڤایەتی و گەشەپێدان لە عێراق نابن چی وای کردووە بە کورتی جارە پێشوەختە سزایان داناوە هەر کەسێک کە سەرژمێری خۆی نەکات و یان زانیاری ڕاست دروست نەدا ئەوە 7 ساڵ زیندانی ئەکرێ و 10 ملیۆن دینار ئەوە غەرامە ئەکرێ ئەگە زانیارەکەی ڕاست دروست نەبێ هەندێک زانیاری هەیە زانیاری کەسین ناتوانرێت تۆ زەخت لەو کەسە بکەی کە بە زۆر ئەبێ ئەو زانیاریانەمان بدات تێمانی بەسم بۆ نمونە کابرا دوژنیە نایەوێ ئەعلانی بکە بەڵام ئەکرێ لە شوێنێکی تایبەتیە بیان هێشتایە یان کەسێکە بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەتە نایەوێ ئەعلانی بکە یان کەسێکی تر بۆ نمونە شتێکی تایبەتی هەیە یان گیانە بووەتەوە یان لەسەر تەلاقدانە یان جیا بووەتەوە ئەمانە زانیاری زۆر تایبەت و کەسین ناکرێ سەرژمێری بچێتە ناو ئەو زانیارە تایبەتە کەسیانەی کە خودی ئەوانەیە و هەندێک شت پشتگوێ بخە مەسەڵەن بۆ نمونە مەسەلەی قەومیەت مەسەلەی نەتەوە مەسەلەی ئاین دوو حەقی تایە موسڵمان مەسیحیان ئاینەکانی تر ئەی پێکهاتەکانی تر ئەی مەسەلەی قەومیەتەکانی تر ئەی لە خودی ئەوانش با بڵێن مەسەلەی تایفەگەری بۆ نمونە لەسەر بە چ مەزهەبێکی دەبوایە زۆر بە وردیتر بچواتە ناو ئەو بابەتانە بۆ ئەوەی کە هەموو کەسێک هەموو پێکاتەیەک حەجمی خۆی بزانایە لە عێراق بۆ ئەوەی کە بتوانرێ ئەمە بە سیاسی نەکرێ بە ئێمە لە ئێستاەوە دەڵێن ئەم پرۆسەیە ئەمە هیچ قسەمە لەسەر ئەوە نیە سیادەی عێراق سیادەیەکی کەمە یعنی ئەم داتایانە دووری مەزانە لە ڕێگەی سۆفتوەرێکەوە زۆر بە ئاسانی بڕاتە هەر دەوڵەتی لە دەوڵەتەکان دزەی پێ بکرێت چونکە سیستەمی سیکوریتەکەی ئەوەنە بە قووت نییە دەبواە زۆر بە قوتر بواە دەبواە سیادەی عێراق نەیەڵێ ئەمانە دزەی پێ بکرێ بەڵام سۆفتوێرێکی زۆر کزە زۆر داتابیسێکی زۆر یعنی هەر کەسێک لەو بازارە ئەتوانێت ئەو شت دروست بکە بۆیە ئێمە ترس و گومانمان هەیە مەسەرەن لە ڕفتارکردنیان بە تایبەتی لە مادەی لە ئەو شوێنانەی کە مادەی 140 یانگرێ کە چۆن ڕفتارەکەن بەرامبەر بە خەڵکی کورد خەڵکی تورکمان خەڵکی کاکەی کە چۆن ڕفتارەکەن ئەو کەسانەی کە سەرژمێریەکان تۆمارەکەن چۆن تۆماریان کردووە بە شێوازێکی عازیان بۆ ڕۆیشتووە بەداخەوە دەبواە ئێمە زۆر بە نمونە کاکێ من ئەوڕووکە بۆ نمونە لە تاخە کوردیەکانی کەرکووک لەسەر ئەوانەمان بکرد لە تاخە کوردیەکانی کەرکووک بژمێرەکان عەرەب بوونە و کوردیش ئەڵێن خێزانە کوردەکان بەکەم دەنووسن بۆ ئەوەی ڕێژەی عەرەب زیاتر بێ لە کەرکووکە نازانم هەتا چەند ئەمە ڕاستە بەڵام هاوڵاتیانی کورد ئەمەیان بە کوردستان 24 وتووە جگەلەوەی
ئەو تابلێتانەی لە ناو دەستیانە دەڵێن زۆربیان ئیش ناکەن و کێشەی تەکنیکیان هەیە هێژای پارێزەر هێمن باجەلان ئەندامی کۆمسیۆنا بلندا بەرەیان مافێ مرۆڤیا عراقی گەلەک سپاس بخێر هاتی